ئەمڕۆ یەکێک لەو جوتیارە نمونەی ئازیزانە لە لای ئێمە میوانە خۆی زیاتر قساکرد لەسەرەوەی کە ئەو توانەی کە بەرهەمی جیاواز لی ئەڕوێنرێت بۆ نمونە هەر بە تەماتە ئەمان چۆن لە کوردستان کاریان لەسەر کردووە و بۆی کە لە زانیاریەکانی لە ئەزمونونەکانی زیاتر ئێمەش بگەین میواندارەتی زۆر بەڕێز شێخ جەمال کربچنەمان کردووە بەڕێزیان جوتیاری نمونەین لەگەڵی ماندوو نەبوونی لە یەکەین سپاس بۆ ئامادەبوونی لە ستدیۆ شێخ جەمال بەڕێز بەتایبەت لە بواری تەماتەیە دەستێکی باڵات هەیە یەخوا لەشە ساخ بێ بەڵام لە گفتوگۆکان پێش ئەوەی کە بینە لای بینەرانمان باسی ئەوەت کرد لە ئێستا تەنانەت کار لەسەر کاهوشەکەی وایە زۆر بەخێر بێ کاک شێخ بەخێر بێ ئاسانەکەم سواسی جەنابتان و بینەرانی کورساتەکەم دەرفەتە داتان بە ئێمە بتوانین قسە لەسەر بەروبوومی کشتتوکاڵی بکەین باس و هاوڕێکانیش لەبەرەوەی کێوەتوانن لە کوشت و کاڵا بەروبوومی باش پێمان بڵێیت شێخ جەمال هەر سەرەتا ئەم جۆری جیاوازی تەماتە ئەم جۆری جیاوازی کاهوو تا چەند ڕواندنی لە کوردستان سەرکەوتنی بەدەستهێناوە من پرسیاری ئەوم لێ کردی وەکو تامایە تامیان لە یەک ناچێت ئاماژەت بۆ وتت نا تامیان جیاوازە وەڵا خۆی بەروبوومی کشتتوکاڵی لە سەرتاوە کە ئێمە دەستمان پێکردو لە ساڵی 60ەکانەوە هێناومانە بە شێوەیەکی تەقلیدی هێناومانە تا گەشتونێتە دوای پرۆسەی ڕزگارکردنی کوردستان دوای ڕاپەری نەمەزنەکەی کوردستان کە گەڕاینەوە دوای ئەنفال بۆ دیەکەی خۆمان بیرمان لەوە کردەوە چوینە مۆڵەکانە چوینە شوێنەکانە چینە وڵاتانیش بۆ ئەوی بزانین ئەو بەروبوومی ئەوان چۆنەوەی ئێمە چۆنە لەسەر ئەوە ئێمە ئیشمان کرد لەسەر ئێمە ئیشمان کرد بۆ ئێمە ئەوەی لە تورکیا هەبێ لێرە نەبێ ئەوەی لە وڵاتی دراوسێمان هەبێت لای ئێمە نەبێ هەوڵمانداوە ئەو تۆی ئەو بەروبوومانە بێنین بۆ لای خۆمان و لە هەمان کاتیشاکە ئەو تۆوانەمانێ ناوە کۆمەڵی تۆمان کۆکرۆتەوە ئێمە توانیومانە لە ڕێی پیتانی دەسەوە لە ڕێی پیتانی دەسەوە لە ڕێی گوڵەوە کە لە یەکمانداوە پیتانمان بۆ کردو توانومانە تەماتەیەکی جیاوازتر لەوانێت تر دروستکەین بەدەستی خۆمان بەدەر لە تۆ جیاوازەکان خۆشتان لێرە هاتوون پیتاندنتان بە ڕێگەیەکی جیاواز بۆ ئێمە پیتاندنمان بەدەست لە ڕێگەی گوڵەوە کردووە لە یەکمانداوە بۆ ئەوی بتوانین تەماتەیەکی جیاوازتر لەوانە بەرهەم بێنین بۆ نمونە دوو ڕنگمان لە یەکداوە ڕەنگێکی تر زەرد و سوورمان لە یەکداوە تۆزێ ڕەنگەکە گۆڕاوە بەلای پرتەقاڵیە ئەمە تۆشتان لێ گرتووە؟ بەڵێ بەڵێ ئەمە تۆیشمان لێ کردو تۆیشمان لە بازار هەیە ئێمە ئەوانی کە خۆشمان دەستکاریمان کردو تۆیشمان لە بازار هەیە بڵێ جا ئێمە ئەمانەمان کردووە ئێمە ئێستا کێ بۆ معلوماتی جەنابتان ئێمە 13 جۆر تۆوی تەماتەی جۆراو جۆر لە کیسە لە بازارە هەمانە لە نووسینەکانە بۆ فرۆشتن بە ناوی شێخ جەمالی کربچنەوە هەبەناوی خۆمانەوە ئەو ڕەنگ چوار جۆر ڕەنگی زەردمان هەیە بە ناوی هەورامان بە ناوی کەزنەزان بە ناوی سکتان بە ناوی بەکرەجۆ ئەم چوارە هەر زەردە نەوعێکی ترمان هەیە هەر ڕەشە ناوی برەوە باڵێ دیمەنەکانیشە کۆمەڵێکیان نەبینین لە ئێستاەکانە ئەوە ناوی هەورامانە ئەم زەردەیە ئەو زەردە هەورامانی ناوە ئەمە ڕەشە تقریبەن وایە ئەمە کۆنارەی ناوە کۆنارە تۆجێ ناوەکان مێژوین ئێمە حەزمان کردووە ناو مێژوەکانیش بینەوە ناو کشتتوکاڵ باشە کاکشێغەم هەموو جۆرانی کە لە بەردەم بەڕێستایە سا لە وێنەکان نایبینین بێگومان هێنانی ئەو تویانە ئەبێ بزانی ئایا زەویەکەی ئێمە کەش و هەواکەی ئێمە لەگەڵ ئەو توانەیە ئەگونجێ کە لە وڵاتی کە ئەم توانە ڕێنرێ بڵێ ئەوە دەوری 24 جۆر بوو لە بەردەم ماداندا بۆ ئەو وێنەی بینیت ئێمە ئەو ساڵە 58 جۆر تەماتەمان چاند 58 جۆر تەماتەمان چاند لە یەک بەیتا بۆ ئەوەی بتوانین کامی گونجاوە بۆ ناو کوردستان ئێمە هەوڵ بژێن دوای 3 ساڵ 4 ساڵ ئێمە گەیشتنەوە 24 جۆرمان لێ هەڵبژار کە بۆ کەشوای ئێمە ئەبێ بۆ گەرما ئەبێ بۆ هەنێک بۆ ساردیە بێ هەنێ بۆ دەردوبەڵاکانە بێ بۆ ئەمانە گونجاوە بۆ لای ئێمە وەختە ئێمە ئەوانەمان هەڵبژاردو خسومانتە بەردەستی خۆمانی پیشانی خەڵکی دەیت شێخ ببرە سەحر لەگەڵەوەی کە زۆر جار ئێمە ئەگەر وەکو هاوڵاتیان ئەم جۆرانە ببینین ئەڵێ بەخوا هەر تەماتە کوردیەکەی خۆمان چرچەکەی خۆمان تامار و ئاوەیە و خۆشەکە بیخۆین بەڵام زۆر جارە بینی کە خەڵکی بینێڵێ بەخوامە هەر ڕەنگە ئەمانێت تۆمان بۆ ڕاستکەیتەوە ئایا هەر ڕەنگەیان ئەوانیش تاموچێژی خۆی هەیە خۆی تەماتە ڕەش و سوور و زەرد و هەموو نەوەکان تەماتەیە بەڵام هەیانە ترشترە ئەو هەورامانە لە تەماتەکانی ترشترە هەما هەیانە بۆ دۆشاوە بێ
هەیەە بۆ دۆشاو نابێ هەمانە بۆ نمونە ئەو قسەی جەناب زۆر ڕاستە ئەوەی کە خەڵک لێ زۆر ڕاستە ئێمە تەماتەی خۆماڵی خۆمان هی بەرهەمی خۆمان هی ناوخۆی خۆمان ئەوەی کە پێوترێت تەماتەی کوردی لە هەموو تەماتەکان تامی خۆشترە تامی خۆشترە بۆ ئەوە ئێمە یەکەم جار کە دەستمان کرد بە هەڵبژاردن لە تەماتەی کوردی ئێمە تەماتی سەنگاومان دروست کرد ئەو تەماتە پەمەیە گەورەکەیە کە بەسەر دەستمەوە ئاوا ئەگە بیبینن ئەو تەماتە گەورە ئێمە ناومان ناسەنگاو خۆی هەبوو ئەو تەماتەیە هەبوو ئێمە نەڵێ ئەو تەماتەیە کوردیە و لەسەر زەرفەکە پیچەکەش نووسراوە تەماتەی کوردی خۆماڵی ئێمە لە سەرەتا ئێمە ئەومان هەڵی ئەومان داوە تۆ کوردیەکان بێنە ناو کشت و کاڵەوە بۆ ئەوی جارێکتر نەفەوتێ بۆ چونکم بەروبوومی هاوردە ئەمەنە زۆر بووە بەروبوومی ناوخۆیەکەی داپۆشیوە ئێستا ئێمە حالیان ئیش لەسەر ئەوەکەین بەرومەکانی تێژ ئەوەی کە کوردەواریەکانی خۆمان خەیارکوولەکە باەنجان ئەم شتانی کە هەمان بۆ کاتی خۆی هەموو زین و کەنەوە بهێنەوە ناو سەرسفرەی کاکشێخ پرسیارێکی هاوڵاتیانی ئەڵێ تەماتە کوردی خۆشمان ئەم کە پێڵێن چرچاکەی درێتەوە ئەڵێ زۆر جار ئەمەش وای لاتۆ لە بیتەکانە ئەم تەماتێ بەرێنن کە ئەو ساخۆی هەر لە ژینگەیەکی کراوەیە بوو ئایا ئەمەمان بۆ پشڕاستکەەوە هەر لە ژینگەی کراوەیە خو ئەمەی کە لەوێگانە بین لە بیتەکانە بەرێمێنن بڵێ ئێمە ئێستا ئەتوانین تەماتەی سەنگاو کە تەماتی کوردی سرف کوردیە سرف کوردی ئەتوانین لە ناو بیتی پلاسیکیشە بەرهەمی بین ئەتوانین لە کێڵگەی کراوەشە بەرهەمی بین بیتی پلاسیکی با ئەوش عەرزی جەناب دەکەم لە سەرانسەری جیهانە بە دوو نیەت دروست کراوە یەکێ لەو نیەتانە لە ڕووبەرێکی کەمە بەرهەمێکی زۆر بەرهەم بێنی نیەتی دووهەمیش ئەوەیە بتوانی لە زستانە بەرهەمی هاوینە بەرهەم بێنی لە هاوینشا بەرهەمی زستانە بەرهەم بێنی بەڵام ئێمە تا لەبەر گرانی سوتەمەنی و لەبەر ئەم قەیرانانەی ڕۆژ بە ڕۆژ بەسەر حکوومەتەکەمانەتیە نەتوانراوە ئێمە ئەوە بکەین. شێخ جەمال هەر ئێمە لە بەرنامەکەمان میواندارەتی کۆمەڵک لە جوتیارەکانی دیکەشمان کرده بوو ئازیەتیان کێشابوو لەلامان ئامادە بوون بۆ نمونە باسییان نەکرد ئێمە تۆی بەرهەمە کوردیەکان خەیار تەماتە ئەمانش بەداخۆ ئێستا لە دەرەوە ئەهێنین واتە تۆکە کوردی نیە بەڕێزت باس لە ئەواکە ئێوە خەریکن تۆی تەماتەی کوردی بۆ نمونە کاری لەسەرەکەن و خەریکن ئەمە دووبارە زین و ئەکەنەوە ئەمە لە چ ڕێگەیەکەوەیە ئەمە لە ڕێگەی ئەوە دۆست و برادەرەکانمان هەمانە کۆن لایەن ماوە یا ئیسەش هەر هینەکەن ئێستا ئێمە لە فەقێ مستەفا دیەکە گوندێکە لە فەقێ مستەفا ئیستەش تەماتە کوردیە سرفە و وردیەکە تا ئێستا ئەوان پەیڕێ ئەوە کەنونیان گۆڕی و هەر ئەو تەماتە بەرهەمێنن ئێمەش لای خۆمان بەرهەمێنین بەڵام تۆزی چنینەکەی قورسە زۆر وردە چنینەکەی قورسە بەڵام بەرهەمیشی زۆرە ئێستا ئێمە ئەچین لەو شوێنانە کە ئەو شوێنە کوردیانەوە ئێنین زیینوەکەن و لای خۆمان پەری پێدەین بۆ ئەوەی بتوانرێت لە بیتی پلاسیشیان بکرێ و لە دەرەوەیش بکرێت ئێمە لەم مایکەی جەنابیشتان من داوە لە هەموو جوتیارانی هاوتای خۆمەکەم هەر تۆوێکیان هەیە کوردەواری لە هەر شوێنەکەیە پێمان بڵێن مەمنون نەبین بە هەر وەسیلەیەک بە بەرامبەر بێ بەرامبەرماندنی ئێمە مەمنونین لەگەڵ ئەوەی کامانە جێگەی دەستخۆشی و بەرهەمانە بەڵام تەماتە کوردیەکە هەر چێژی لای خۆمان ماوە ینی کاشێک بەڕێستان خۆتان ئاگادارن ئەوسا لە وەرزێکی تایبەتە کە تەماتە بەرەمە هاویت لە مانگی 6 تا مانگی 11 ئەم ڕێژە تەماتی تر چەنە بەکار بەهاتایە لە ناوخۆ بەکارمانێنە و لە عەلۆکان و لە بازاڕە بەکارەها زۆر کات ئەمە گوندەکانە جوتیارە بەڕێزەکان یاخود ئەو خەڵکانەی ماڵێکی خۆیانە بوو بەشێکی خۆی زەوەکەی خۆی کێڵا بوو ئەوەی کە لیزیا بوو ئەم تەماتەیە بە زیادەی نایە یعنی بەداخۆ بە زیادەی نایە هاو چیە کرد هەر لە کێڵگە گوشت و کاڵەکەی خۆی لەتکەیە کرد لە ماتەماتەکەی لەتکەی خست لە بەر هەتاوە هەڵیەگرت ووە لە وەرزەکانی کا بەکارێنا زۆر جارۆک وەکو بڵێ وەکو بەهاراتێ بەکارێنا بۆ خواردنەکانی کە کامە دڵنیا بووی لەوەی کە هیچ مادەیەکی کەی پێوە نییە خواردنێکی زۆر تەندروستە لە ئێستا ئەمە ئەکرێت یاخود زۆر جارێمە بەداخۆڵین بەربوومی جوتیارەکان زۆرە بێ هێنە سەر شەقامەکان زۆر جار بە زیایە ئەڕوا یعنی سوودی لە نابینن زەنگ چۆنە ڕاستە ئێمە لە کۆنەوە وەکو باسم کردی ئەمە من بیرم من لە سەرەتای شەسەکان و چوومەتە ناو کێڵگەی کشت و کاڵ بە تایبەتی تەماتە ئێمە لەو سەردەمانەوە ئێمە تەماتەمان وش کردوتەوە تا گەشتۆتە ئێسش ئێمە بەشی خۆمان وشکەکەینەوە ئەیشی هارن و دوای بە شێوەی پاودەریش بەکارێنین بۆ هەنێ شتی تر بۆ کەبابێ بۆ شتێکی تر کە پێویستکە لەبەری ئەوەی شتی مزرمەنی بەکاربێنین تۆ ئەو پاودەرەی تەماتە بەکارێنین بەڵام ئەوەی کە جەناب تەڵی ئێستا ئێمە ئەو بەرهەمەکان ئێستا فێر بووین زیاتر وەکو جاران نییە بەس بچین بەشی خۆمان بێنین بۆ ئیسا جیهان بچووک بووەتەوە تەماشاکە ئێستا من جاران لە دیەکەی خۆمانەوە بەهاتمایان بۆ سلێمانی
عسرە گەشت بە ئێرە ئێستا بەس عاتێک و چارێکی ئەگەمە ئێرە ئێمە ئەو بەرهەمانە ئێستا ئێمە بەرهەم بۆ بازار بەرهەمێنی تەنها بۆ خۆمان نییە جوتیاری ئەمڕۆهی کوردستان بەرهەم بۆ بازار بەرهەمێنێ بۆ بازاری خۆشمان بۆ دەرەوەش بەڵام کە هەمووشی ناکرێ وشک ناکرێتەوە ئەوە حەقا خانمان کە ئەو لە چێشتخانەکەی خۆیانە حەقا بەشی هەر ماڵە بەشی خۆی وشک کاتەوە ئەگەر بزانن تام و لەزەتی ئەو پاودەرە ئەو تەماتە وشکۆ بووە چۆنە نازانیەوە چوون بۆ پیشانگاکان کە لە هەڵەبجە ئەکرێتەوە ئەو ئافرەتە دەزەنگە هەورامانە بینی باینجان پولەکە هەموو جۆرە بەروگمێکی خۆیانیان هێناوە بە وشکۆکردووی عەرزیەکەم بینیوانە ئێمەشە توانین ئەوە بکەین بەڵام ئێمە بەش خۆمانەکەین ناتوانین بەش فرۆشتن بکەین بۆ کاری دەستمان کەمە کورە کاشێک وەڵای وای لاتە بوو لەوانەیە هاوکارانیشم بزانن یعنی وای لاتە بوو نەرید بوو یعنی تر کۆمەڵی ئۆتۆمبیل لە وەرزێک ئاگەڕاکە تەماتە زیاد بوو بە سنووق ئەیەنە ئێتر خێزانەوەی من 4 سنووق نەیتر 2 سنووقێک کرد بە دۆشا و 2 سنووقیان سنووقێکیە کرد بە لەتکە لەسەر بانوشکیانەکەەوە نەک لە لادێکانش لە شارەکانی کەواتە ئەمە چەند گرنگە هەبێ من ئەوەی کەمە بەسمە پرسیارەکەم بەروبووم بە زیادە نەڕوات یعنی سوودی لێ خۆی ئێستا با نمونەیەکە بۆ بیان وەنەسان قسەی جەنابی ئێستا علوی سلێمانی بڵین لە وەختی بەروبمی خۆمانە ڕۆژانە توانای هەیە 300 تەن تا 500 تەن تەماتە ئەوەنە سەرفکە لە ڕۆژەکە بەڵام ئێمە 1000 تەن تەماتە لە ڕۆژەکە بینە بۆ نمونە بینە علوی سلێمانیەوە باسی علوی سلێمانیەکە دوایی کە زۆر بوو زیاد لە داوای خەڵک زیاتر بوو لە تەڵەبی خەڵکی زیاتر بوو چی لێتێ ئەیخەنە پیکا بۆ بە دەسوری جەناو بە کۆڵانەکانە ئەگەڕێ سنووقی تەماتە بە 1000 دینار یا بە 2000 دینار حەقە خانمان لە وەختا ئەو کاتە بقۆزنەوە بۆچی لەبەر ئەوە هەرزانیشە لەبەر ئەوە زیایشی کردووە لە علۆکە خەسار نەبێ بەو 2000ش بیکردن هەر باشە بۆ ئێمە بیهێنەوە لە ماڵی خۆیان وشکی کەنەوە بیکەن بە دۆشاو لەبەری ئەوەی 2 سنووقێ با 10 سنووقێ 2 ڕۆژ خەریکی بێخۆ گوناحبار نابن با 2 ڕۆژ بەوە سەرقاڵ کارگە هیچ کارگەیەک هەیە هەر لە شارە زۆر لە هەڵەبجە بۆ ئەوەی کە ئێستا ئەرکی خاتونەکان بێگومان لانێ هاوکاربوون بێت لەم پرۆسەیە بەڵام ئایا هەیە بە شێوەیەکی بەرفراوان و پیشە یانە کاریشی لەسەر بکات؟ دوو کارگەی دۆشاو هەیە تا ئێستا دۆشاوی تەماتە یەکێک لە مەخمورە یەکێک لە شارە زورە ئەو سیارەی کە ئیدەن بە جوتیار ئەوە گونجاو نییە جوتیار هەموو کاتێ بتوانن بەرهەمەکانیان برن ئەنجا بازاری بەرهەمی ناوخۆ یا هاوردە ڕۆژانە سیارەکانە گۆڕێ هەنێ ڕۆژ ئەو بە 200 دینار وەرەگرێ هەنێ ڕۆژ 300 دینارەکە ئەو ڕۆژە جوتیارەکە نایبە بەڵام ئەمان ئەبێ بێن ئەو خاوەنی کارگانە ئەبێ بێن عقد بکەن لەگەڵ جوتیارەکانە کە بەروبوویەکی زۆریان هەیە عقد بکەن لەگەڵیانە بۆ ئەوی ساڵانە ئەم بەرهەمانە برن دووسەیشی کرد بڵێن 250 نرخدانێن لە بین خۆیانە ڕێکەوە بە 250 هەزاریش کرد ئەوە ملکەش بێ بەوە بۆی بەرێ بۆ چونکم لە وەختێکان لێ کڕێ ئەو تەماتە 100 دیناری کردو ئەو 250 داوا پێ بەڵام نەکارگەکە ئەمە هەڵەسێ بەم کارە نە جوتیارەکەش هەڵەسێ بەم کارە ئەمە پێویستی بە پلانێکەکەی بە پلانەکەش ئەبێ لە ڕێی ڕێنماوی لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵ و ئەم شتانە هەڵسەنگێنێ ئێمە وەکو جوتیاری پێمانەڵن جوتیاری نمونەیەوە ئێمە لە ناو خۆمانە ڕێکخراوێکمان دروستکە بە ناوی ڕێکخراوی جوتیارانی ئەفرێنەری کوردستان جوتیاری نمونەیە هەولێری تایە سییان هی دووەکی تایە هی گەرمیانی تایە هەڵەبجە شارە زۆر پێنجێن سلێمانی ئێمەین ئێمە ئەمانەی تایە ئەمانەی تا ئێمە ئەمە هەمومان لە هەوڵین بۆ ئەوەی ڕێگەیە بدۆزینەوە بۆ ئەوەی ئەو سەرڕێژە لە ئەلوە نەکابێتە دەرەوە باشە کاشێک با لەگەڵەوەی کە بە هیوای ئەوەی کە پلانێکە بێ بۆی کەەوە لەگەڵ کارگەکانە پەیوەندیتانە بێ و نرخێکی ستانداردا برێنەوەکو نرخەکە بە کەسێتی بکرێت لە بینی ئەوە بکرێت بینە سەر ئەوەی کە ئێستا ئێمە هاوڵاتیانە چینە بازار ئەم بەروبوومانەی ئێوە بینن بەڕێستان ینی بەلامانەوە سەیرە تەماتەیەکی ڕەش ببینین و تەماتەی ڕەنگێکی کەی پرتەقاڵی ببین تەماتەیەکی ڕەنگی کە ببینین ئێمە چەند دڵنیابین لەوەی کە ئەم تەماتانە کۆمەڵێ مادەی کیمیایی زیاتریان نەدراوەتێ و لە ڕووی تەندروستی و ئێمە چۆن دڵنیابین لەوەی کە هیچ زیانێکی نییە بۆیە بە تۆڵم تۆ لەوەی بەروبوومەکان خۆتان بەرەمیێن ئێمە ئەبێ پشت بەو جوتیارە ببەستین کە بەرهەمیە بۆ چونکەم ئەو جوتیارە کە بەرهەمیێنی ئەزانێ چەندی کیمیاویداتی و چەندێکی نادەدی و چۆن پەروەردەیەکە و چۆن پەروەی ناگە ئەوە کەوتوەتە سەر ویژدانی جوتیارەکە بزانی ئەو تەماتەیە تا چەند کوالێتی بەرزە بەڵام ئێمە لە مایکێشەوە داوا لە جوتیارانەکەین جوتیارانی هاوتای خۆمانەکەین ئەم سەرمان بەرزکەنەوە بۆ ئەوی بتوانین بەروبووی خۆمان
زیاتر کوالیتی بەرزتر بێ هەرچەند بەروبوومی ئێمە لە ئێستا ئەگەر حەچەند خراپ بێ 100 ئەوەنی هاوردەکان باشە لەبەرچی لەبەرەوەی قەت بەرهەمی باش لە دەرەوە بۆ ئێمە نایە ئەوەی زیابی لە خۆیان ئینێرن بۆ ئێمە جا لەبەر ئەوە کەوتۆتە سەر دەستی جوتیارەکە ئەو جوتیارە چۆن پەروەردەیەکە وجدانی جوتیارەکە. سپاس بۆ بەڕێز بە هیوایەوەی کە هەر سەرکەوتوبی لەش ساخبی بەرنامەکە بە ئامادەبوونی بەڕێزە زۆر جوانتر بوو ئینشەڵڵا بەڕێست و هاوکارەکانیشت جوتیارەکانی دیکەش هەر بتوانن ئەوە بە جوانی دڵسۆزانە خزمەت بە کوردستان. سپاسانەکەم منی سواسی ئێوە تەلەڤیزیۆنی کورسات دەکەم کە هەموو جارێ بەسەرمانەکەنەوە بۆ بتوانین بێن باسی کشت و کاڵ لە کوردستانە بکەین. دەستەکان زۆر زۆر بەخێر بێ دەست